هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەردەوامەوە بەو هۆیشەوە مەترسی سەرهەڵدانەوەی داعش لە ناوچەکە لە ئارادایە. ئەسەدەش دەیەوێت بەرگری بکات و هۆشداریش لەبارەی کەمپی هۆڵەوە دەدات. ڕۆژی 21 مانگە جارێکی تر سوپای تورکیا هێرشی بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوای کوردستان دەست پێ کردەوە و فەرماندەی هەسەدەش هۆشداری لەبارەی کەمپی هۆڵەوە دەدات و بە مەترسێکی گەورەی وەسف دەکات. ڕۆژی چوارشەمەی پێشوو لا چوارچێوەی ئۆپەراسیۆنەکەیدا بۆ سەر ڕۆژاوای کوردستان سوپای تورکیا بۆردومانی کەمپی هۆڵی کرد کە 7,000 لا کەسوکاری داعشی تێدایە. لە بەرامبەریشدا مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیاند بەهۆی هێرشەکانی تورکیاوە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش ڕادەگرن و لە بەرگریدا دەبن لە دژی هێرشەکانی تورکیا. بەرپرسانی هەسەدە باسییان لەوە کردووە هێرشەکەی تورکیا بۆ سەر کەمپی هۆڵ هێزەکانی پاراستنی کەمپەکەی کردۆتە ئامانج و ئێستا ڕەوشی کەمپەکە زۆر خراپە و ژمارەیەک لە خێزانەکانی داعش لە کەمپەکە هەڵاتون. وتەبێژی هەسەدەش باسی لەوە کردووە هێرشی تورکیا بۆ سەر کەمپەکە خواستی ئەو وڵاتە پیشان دەدات بۆ یارمەتی خێزانەکانی داعش و ئەندامەکانیان تاکو هەڵبێن. کەمپی هۆڵ لە بیاباندایە و 4 کیلۆمەتر لە ناوچەی مەلیکە لە نزیک شاری قەمیشلۆی ڕۆژاوای کوردستانەوە دوورە. بە گوێرەی دوایین ئاماری بەڕێوەبەرایەتی کەمپی هۆڵ ئێستا لا کەمپەکەدا 7,351 کەس دەژین کە لە 16,404 خێزان پێکاتون. جیاواز لەمانە کەمپەکە بە تەلبەنی ڕووپۆشکراو بەکارەبا دەورەدراوە. ڕۆژانە حاڵەتی تونند و تیژی، شەڕەچەقۆ، کوشتن و هەوڵی هەڵاتن ڕوودەدەن. زۆرێک لە ژنەکان بەبێ هاوسەرەکانیان ژیان دەگوزەرێنن، هاوسەرەکانیان کوژراون یا دەستگیر کراون، یانیش بێسەر و شوێن و هیچ سەرداوێک لەسەر ژیانیان نییە. تاکو ئێستاش زۆرێک لە وڵاتانی جیهان ئامادەنین هاوڵاتیەکانیان کە لە کەمپەکەن وەربگرنەوە. ڕێکخراوی هیومان رایتس وۆچ بۆ چاودێریکردنی مافەکانی مرۆڤیش دەڵێت تەنها 10 وڵات ئامادەیان دەربڕیوە بۆ گەڕاندنەوەی هاوڵاتیەکانیان لە نێو کەمپەکەدا بۆ وڵاتەکانی خۆیان. ئەوانیش زیاتر وڵاتەکانی کازاخستان، کۆزۆڤۆ و رووسیا و ئۆزبەکستانن. دوای ڕاگررتنی شەڕی داعش لەلایەن مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات و هۆشداریەکەی هێزی هاوپەیمانان و هەموو جیهان چاوەڕێی مەترسی بڵاوبوونەوەی نزیکی 7,000 کەسوکاری داعشن لە کەمپی هۆڵ. ئەمە بێجگەلەوەی 11,000 داعش لە زیندانەکانی هەسەدەدا هەن کە بەهۆی هێرشەکانی تورکیا مەترسی شکاندنیان لە ئارادایە. هاوکات نزیکەی 1500 داعش لە ناوچەکانی باشووری دێرەزۆر و نزیکی سنووری عێراق لە چالاکیدان کە ئەو دەڤەرانە لە ژێردەستی داعش و میلیشیەکانی نزیک ئێران و سووریادان. نزیکەی 2000 چەکداری داعش لە ناوچەکانی گرێسپی و سەرەکانی و نزیکی 5,000یش لە ناوچەکانی ئەفرین و ئیدلیب هەن. بەم ئۆپەراسیۆنەی سوپای تورکیاش بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی هەسەدا چیتر ئەو ئارامیەی بەهۆی هەبوونی هێزە کوردیەکان لە ناوچەکەدا هەیە نامێنێ و جیهان تووشی تەقینەوەی بۆمبێکی مەترسیداری تیرۆر و سەر هەڵدانەوەی داعش دەکات. لەلایەکی تریشەوە ڕاگررتنی هەماهەنگی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانی سەبارەت بە شەڕی دژی داعش لەلایەن هەسەدەوە وەک جۆرێک لە تاکتیکی سیاسی و سەربازی ڕۆژاوای کوردستان لێک دەدرێتەوە. لە پێناو سەرنجڕاکێشانی هێزان نێودەوڵەتیەکان بۆ سەر ئۆپەراسیۆنەکەی تورکیا و ناچارکردنیان بەوەی لە ترسی سەرهەڵدانەوە و چالاکبوونەوەی داعش هەوڵی ڕاگررتنی هێرشەکەی تورکیا بدەن.